لە ماوەی 5 ساڵی داهاتوو ڕێژەی پیتاندن یان منداڵبوون لە پارێزگای دهۆک دوو هێندەی سلێمانی لێدێت. بەپێی خەمڵاندنەکانی ڕووپێوی هێشووی فرەنیشاندەر لە ساڵی 2006 ڕێژەی پیتاندن لە هەولێر 4.1 و لە سلێمانی 2.9 لە دهۆک 4.9 بووە. هەر لە هەمان ڕووپێوی لە ساڵی 2011 سلێمانی کەمترین منداڵبوونی تێدا تۆمار کراوە، بە جۆرێک ڕێژەکە لە هەولێر 3.5 و سلێمانی 2.3 و دهۆک 3.9 بووە. زۆربەی خێزانان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگەکانی هەولێر و سلێمانی شێوازەکانی ڕێخستنەوەی خێزان بەکارهێنن بۆ ئەوەی ماڵی زۆریان نەبێ. سلێمانی نزمترین ڕێژەی پیتاندنمان هەیە و نزمترین ڕێژەی گەشەسەندنمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە کە داخڵێکی بۆ حسابکردنی هەموو هەرێمی کوردستان ڕێژەی گەشەسەندنی ساڵانەی دانیشتوان لە هەرێمی کوردستان کەمەکاتەوە بۆ 2.2. جگە لە ڕێخستنی خێزان و کەمکردنەوەی خەرجی، زۆری گوتنشین کە هەمیشە خێزانەکانیان زۆرترین منداڵ دەخەنەوە هۆکارێکە بۆ ئەم جیاوازیانە. بەپێی ئامارەکان 126 دانیشتوانی دۆک گوتنشینن، هەولێر 119 و سلێمانی 116. بۆیە تا ساڵی 2020 دانیشتوانی سلێمانی لە 2,39,000 کەس 228,000 کەس زیاد دەکات، بەڵام دهۆک لە 1,423,000 کەس 225,000 کەس زیاد دەکات. ئەمەش دەکاتە دوو هێندەی پارێزگای سلێمانی. لە سلێمانیە لە ساڵی 2006 بۆ 2011 لە 0.6 کەمی کردووە. هەروەها لە هەولێریش 0.6 کەمی کردووە لە مای ئەو 5 ساڵە، بەڵام لە دهۆک لە 101 کەمی کردووە، ینی زیاتر لە هەولێر و لە سلێمانی. ئەو حاڵەتانە ئەگۆڕێ ساڵ بە ساڵ بەپێی تەبیعەت و بۆچوون و هەڵسوکەوت و ڕادەی ڕۆشنبیری کۆمەلگاکە. پیتاندنی گشتی ژمارەی تێگرای ئەو منداڵانەیە کە هەر ژنێک تاوەکو کۆتایی ماوەی هەڵگرتنی منداڵ دەیبێت لە تەمەنی 15 بۆ 49 ساڵی. ئەمساڵ گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە 2.6 خەملێنراوە کە بە ڕێژەیەکی گونجاو دادەندرێت لەگەڵ شێوازی ژیانی ئێستا. مەزەندەش دەکرێت تا ساڵی 2020 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان ببێتە 6,170,000 کەس. دەسەڵاتی کوردی لە 23 ساڵی حکومڕانیدا پلانێکی ئەوتۆی نەبووە بۆ ڕێخستنەوەی خێزان و بەردەوام لەگەڵ گەشەی دانیشتوان و زۆربوونی ژمارەی دانیشتوان کارەکانی ڕێخستووە. ئێستا خێزانەکان خەریکە بڕوا بە منداڵی کەم و ژیانی باشتر دێنن. دروشمێک کە جگە لە خزمەتی تاک لە دروستکردنی دایەنگە و خوێندنگا و قوتابخانە و نەخۆشخانە هەناسێک بە حکومەت دەداتەوە. ڕەندە جەمال، ڕوودا، هەولێر.